بەناوی خوای پەروەردگار ئازدان و خۆشەویستان ئەم کاتتان باش هیوادارم هەمیشە لە تەندروستیەکی باش و پڕخێر و بەرەکەتا بن. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم کاکشوان لە خزمەتانای بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ. زۆر سپاس کاکجار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئومێد دەکەین تەندروست باش و کامەران بن. سپاس بەخوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم کاک جەلال کۆمەڵێک بورگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. ئازدان دیارە تەوریەکەمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر لە ئێستادا ڕێنمایە گرنگەکان چین بۆ دەرچوانی پۆلی 12 و بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین دیارە لە چەند ڕۆژی داهاتوودا بە تایبەتی لە دووەفتەی داهاتوودا بەرەبەر دەست دەکرێت بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین و دەرچوانی پۆلی 12 دەبێت هوشیارانە بە تایبەتی ئەمە قۆناغێکی هەستیار و گرنگە مامەڵە لەگەڵ پڕکردنەوەی فۆرمەکەدا بکەن. بەڵێ لە یەکێکی تریش لە تەوەرەکانمانە کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین پاش کۆمەڵی گۆڕانکاری سیاسی لە بەشێک لە وڵاتانی عەرەبی و تایبەتیش جیهانی عەرەبی و بەهاری عەرەبی و یەکێکیش لە وڵاتانە میسر بوو و پاشان کۆدەتایەک کرا لە میسر. ئێستا بابەتێکی هەستیار و زۆر گرنگ هەیە لە جیهانی میسریا کە ئەویش بە پلانێکی زۆر تۆکمە و پلان بۆ داڕێژرا و بەشێکی زۆری ماڵەکانی خودا و مزگەوتەکان و شوێنی عیبادەتی موسڵمانان لەوێ بە بیانووی جیاواز و بە کۆمەڵێک گرێکوێرەی نادیارەوە دەڕوخێنرێن کە ئەمەش باز لەوە دەکرێت پلانی گەورە لە پشتی ئەم کارانەی سیسیەوە هەیە بۆ وێرانکردن و وەروەها ڕوخان و داخستنی مزگەوتەکان لەو بارەیەوە هەوڵ دەدەین کۆمەڵێک زانیاری و قسە و باس و گفتوگۆ بکەین. جیاواز لەم دوو تەوەرە دیارە ئەو چالاکیە گرنگانەی لە شار و شارچەکانی هێرێمی کوردستاندا بەڕێوە دەچن بۆتان دەگوازینەوە لەگەڵ کۆمەڵێک راپۆرت و زانیاری تایبەت تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن دەستپێکی پەیامی ڕۆژ هەمیشە بە کەش و هەوای شار و شارچەکانی هێرێمی کوردستان دەست پێ دەکەین.
یەکەمی بەرنامەکەمانە وەک هاوکارم کاک جەلال ئاماژەی پێکرد لەم سەروبەری تەواوبوونی تاقیکردنەوەکانی دوانزەی ئامادەیی بە تایبەت لە قیوێژەیی و زانستی وە خوێندنە ئیسلامیەکان و تەواوی ئەو خوێندکارانی ئەمڕۆ لە ڕێگەی زانکۆلاینەوە ئەم ساڵ دەیانەوێ بچنە خوێندن لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان ڕەنگە کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک زانیاریان پێویست دێت چۆن ئەو فۆرمانە پڕ بکەنەوە و هەروەها چۆن ئەو لایانە یاخود ئەو بەشانەی کەوا خۆیان پێیان خۆشە بخوێن و نمرەکانیشیان لە ئاستی ئەو تمۆحیانە هەیە گە تووشی گرفت نەبن تووشی هەڵە نەبن لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە بۆ زیاتر ناسینی فۆرمی زانکۆلاین و کۆمەڵێک ڕێنمایی میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێدیار حسێنمان کردووە و شارەزا لە بواری زانکۆلاین مامۆستا ڕێدیار بەخێر بیت. بەخێر بێ. ئەگەر لەوە دەست پێ بکەین ڕەنگە کۆمەڵێک لەو خوێندکارانەی ئەم ساڵ کە پۆلی دوانزەیان تەواو کردووە بە هەموو لە قەجیاوازەکانەوە زۆر ئاشنایەتیان لەگەڵ زانکۆلاین نەبێ وەکو وەبیرهێنانەوەی وەکو ناساندنێک زیاتر لە زانکۆلاینەوە دەست پێ بکەین. زانکۆلاین بەسمان لە زانکۆلاین چییە؟ زانکۆلاین لە ساڵی 2012 توام بوو بە ئۆنلاین پێشتر بە شێوەی وەرەقە بوو کە ئێوە ڕەنگە پێشتر بزان چۆن بووە بەڵام کە کرا بە ئۆنلاین ساڵ بە ساڵ پەری پێدرا ساڵ بەزار سیستەمەکان ئەگۆڕا بە پێی ڕێژەی دەرچوون ئەگۆڕا بۆ پێی کە خوێندکاران خۆتانزان ئەم ساڵ کە زۆرترین تەلەبە داخڵ بوو بە بۆنی ڤایرۆسی کۆرۆنا ئەو هەلە بۆ قوتابی ڕەخسا کە ئەتوانم بڵێم ئەم ساڵیش گۆڕانکاریە کرا کە سیستەمی کریدیت بەسەر سیستەمی زانکۆلاین و پاراڵێڵ و ئێواراندا شەپۆلی تەواوەتی کێشاوە بەسەر پێشە پزیشکەکانیشە. زۆر باشە. کەواتە ئێستاکە زانکۆلاین کەی دەسەکا بە ئەوەی خوێندکار بتوانێت چێ فۆرمەکە پڕ بکاتەوە یاخود دوایەوەی کە حکوومەت ئەعلانی ئەوە دەکات فلان نمرە بۆ فلان بەشە یاخود فلان شتەکانەوە خوێندکار سەرەتا پێویستە چی بکە ئەو شتانەی بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین خوێندکارێک ئەو ڕێنمایانە چین پێویستە بیزانێت؟ ڕاست پێ بڵم ساڵانە مودەیەکی کاتی نییە بۆ فۆرمی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەڵام ئێمە بە تەقریبی وەکو ساڵانی تر ئەتوانین بڵین سەرەتای مانجی دە سەرەتای مانجی ئیتر ڕەنگەیەکی دەبێ ڕەنگە پێنجی دەبێ ڕەنگە 25 بێ ئەمانە هەموو یەکێتە لای مانجیدەوە ئەوەی کە گرنگە لە ئێستا و خوێندکار بەڕاستی بیکات خولی یەکەم و خولی دوم کە ئێستا خولی دوم ئەم شەو نەتیجە وەرەگرن کە ئەوانش بەڕاستی پێویستە هیمەتێک برن ئەگەر ڕەنگە تا ئێستا وتوانە دەرەچیان دەرناچین بەڵام ئیتر لەمەوە بەدوا پێویست ئامادەکاری بکات و بەشەکان هەڵبژێرێ پاشان داهاتوی هەموو بەشەکان بزانێت پاشان دانیشێت پەنجا بەشەکە هەڵبژێرێت ئەوە زۆر گرنگە لە ئێستا و خوێندکار ئەو پەنجا بەشە ئامادەکە بۆ لەبەر ئەوەی کە ئەو کاتە کێشەی بۆ دروست نەبێت لە کاتی فۆرم پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین چ بایسەنتەر و ڕێکخرا و پەیمانگاکان خۆتەزان لۆدێکی زۆریان لەسەر دەبێت لە ڕەنگە زۆربەی قوتابیەت وان بڵم ڕەنگە ئازز بیان بە بۆنێک لە بۆنەکان ئەڵێ من ئەوی شەی کە خۆم ویستم ئەو بۆ نەکرا بەڵام پێویستە خوێندکار لە ئێستا بدواوە بەڕاستی ئەتوانم بڵم من لە سای هەشتا ئەوانەی کاتونە بۆ لای من ئامادەکاریم بۆ کردوون وەکو خۆم بۆ لەبەر ئەوەیەکان چینیانی ئامادەکاریەکان بۆ نمونە کەسێکمان هەیە بۆنە شەستی هەیە خۆتانزان ئەمانە کۆنمرێکی زۆر کەمە ئێمە ئەو بەشانیان بۆ دیاری دەکەین خۆیان بتوان لە ماڵی شەوە پێداچوونی پیا بکەن پاشانێنەوە بۆ لە ئێمە پاشان ڕیزبەندی بۆ دەکەین ڕیزبەندی چیە پەنجا بەش کە بۆم قوتابی هەڵی بشێرن تەمان هەر نمرێکیش کە بەڕاستیە بۆ لای ئێمە مەرجوو ڕێنمایی ئێماینی لەگەڵ بۆ نمرێکی 58 ڕێک ڕاستەخۆ پێڵێن ئەمە نەسیستەمی پاراڵە شمولیتەوەکە نە زانکۆلاین بەس تەنها ئێوارانە تێبگەلەوە ئەمەجا لێرە خوێندکار تاوا هۆشیارترێ ئێمە تا ئەو کاتانی کە نمرەی قوتابیە کەمە پاشان پێشی ئەڵێم چۆ زانکۆیشی هەلیان پەیمانگایشی هەلیش پڕکەرەوە بۆ لەبەرەوەی نمرەکەی کەمە ئەشێت لە زانکۆی یان حکومیان پەیمانگای حکومی ڕەنگە ناوینێتەوە با پارەش بێت زۆر باشە ئەو قوتابیانەی کە هێشتا ڕەنگە دەرەجەی نهاییان دەرنەکەوت بێ کە چەندە ئایا ئەمانە پێویستە چی بکەن لە ئێستا و هوشیار بن لەسەر چی لە کاتێکە کە تەلەبەکە بۆ نمرەی خۆی نەزانێت دەبێت چۆن وریا بێت چۆن بزانێ بی لە چی بکاتەوە کام بەشی بکاتەوە چۆن ئامادەکاری بکات ڕاست پێ بڵم ئەم شەو نەتیجەیەتەوە ینی پێم وابێ هەموو قوتابیەک تاوا ئەزانێت کۆنمرەی چەنە بەس ئەوە نازانێت کە کوێ وەریەکرێت ئەمەش بەپێی خواستی خوێندکار بۆ هەر بەشێک ئەتوان بڵم بەرزوو نزمەکە بۆیە ساڵانە خوێنی باڵا ناتوانێت بڵێ من لە 6 بۆ هەفتە ئەم بەشانە ئەبێ بۆ خوێندکار بە ئاماشەوە لە هەفتە بۆ هەشتا لە 90 بۆ 100 ئای بەڕاستی ئەمە با لای خوێندکار ڕوون بێت هەندێک خوێندکار ئەتوان بڵم بە تەمای نمرەی ئەم ساڵە کە نمرەی ئەم ساڵ دەرچێت بە هیچ شێوەی شتی وا نابێت تەنها و تەنها کە ئەمان وەرگیران لە زانکۆ پەیمانگاکانی ئەم ساڵ پاشان کۆنمری ئەم ساڵ بڵاو دەبێتەوە زۆر باشە مامۆستا گەرێمە بمانەوێت بزانین پۆلەنبەندیە بکەین بە دەرەجەکاندا بۆ نمونە ئەوەی کە زانستیە یاخۆت ئەدەبیە دەبێ لە 6 بۆ هەفتا چی وەریەگرێ لە هەفتا بۆ هەشتا چی وەریەگرێەوە زۆر جار دەبینی تەلەبەیەک نمرەیەکی باشی هەبوو بەڵام سیر دەکەی ناڕازیە ناڕزایی ئەم تەلەبەیە بۆ هەر بەڕاست سەتاسەتی خراپی پڕکردنەوەی فۆرمەکەی ئەگەڕێتەوە یاخۆت زۆر جار سیستەمیش ڕەنگە هەڵا بکە
ڕاستی پێ بڵم ئەگەر خوێنکار کاکجارە لە ئێستا و ئامادەکاری بکات تووشی ئەو هەڵەیە نابێت چۆن بۆ پێوەکو جەنابتانەڵێن ڕەنگە خوێنکارێکمانە بێت ڕەنگە نەوەتی هەبێت باشە لە بینی چەندین بەشە بەڕاستی خۆی یەکلایی ناکاتەوە ماوەی ئەو دەڕۆژەشی کە لە بەردەسیایەتی ئەتوان بڵم زۆر کەمە ئەگەر بۆیە بەڕاستی لە ئێستا بە خوێنکار ئەڵێم ڕەنگە خوێنکار هەبێت چاوەڕێی چی بێت چاوەڕێی کۆد و یوزەرنەیم بێکە تەم ئەتوان بڵێم ماوەیەکی تر کادرێ بە خوێنکاران پێویستی شەکامە لە ئێستا بە خوێنکاران بڵێم کە ئەم یوزەرنەیم و ئەم پازۆردە واتە وشەی تێپەڕوو بەکارهێنەر نەچەند ستۆری پێوەکەن یعنی ئەمە هەڵەیەکە نەچەند ستۆری پێوەکەن چکە توانێت کەسێکی تر هاوڕێشی ڕەنگە لەگەڵی عاجز بەیان شتێ بێ بچێت لە جیاتی و فۆرمەکەی بۆ پڕکاتەوە ئێمە ساڵانە شتی وە هەبووە خوێنکار هاتووە سێمان کردمە فۆرمەکەی تۆ نێراوەری چۆن مامۆستا یعنی تووشی شۆک بووە پاشان چۆتەوە هەڵی وەشانەوەتەوە لە بەشی تۆمار لە زانکۆی شارەکەی خۆی جا لەبەر ئەوە بێ ئاگادار بێ خوێنکار ئەم وشەی ئەم تێپەڕوو ئەم بەکارهێنەرەی کە وەرئەگرێت ئەمە هەڵەیەکی تەواو تەواوە کە ئەتوان بڵم وەکو وازانێ وەکو کۆدی ئەزمموی وایامی کە ئەچێتە هەوەیەکە کە ئەچێت بۆ تاقیکردنەوەکەی ئەمە جیاوازە لەوەی تر چکە ئەماتوانێت کەسێک تر لە جێگای تۆ بەشەکانی تۆڵ بژێرێ و باقی ڕەنگە دواتر بەسەر سنتەر و پەیماگاکە شابێنێتەوە زۆر لێسێ ئامادەکاریەکانی دیکە چین جیاواز لە هوشیاری خۆی تەلەبایە بەتێ بەتەرکی دایک و باوک لەم کاتەیە چۆنەوە خواستی تەلەبا ڕەنگە نمرەکەی بۆ نمونە هەفتا بێ بەڵام سیر دەکەی حەزی بەشە پزیشکیەکانە زۆرتر ئەمڕۆوانیش فێر بوون دەڵێ بچمە بەشێکەوە سبەی یا تاعیناتیە بێ یاخود لە کردی تایبەتە بتوانم کار بکەم کەواتە باشترین ڕێنمایی بۆی کە قوتابی بەپێی دەرەجەکەی خۆی ئەو بەشانە هەڵبژێرێت چی بکات ڕاستی پێ بڵم پێویستەکە قوتابی ئێستا ئەم ساڵ خۆمان کتێبی بەشەکانی زانکۆلایمان دەڵێن داناوە کە ئەمە چییە ڕێنمایی لەسەر هەر بەشێک ئەم بەشە چییە و پێویستەکە داهاتووی ئەم بەشەش بزانێت ئەمە زۆر ئەساسە من ئەگەر داهاتووی بەشێک نەزانێتەوە خوێنکارە ئێستا بڵم ئێستا لە ساڵی دومی بەشێک لە بەشەکانە داهاتوەکەی نازانێت کە ئەمە بەڕاستی زۆر شتێکی ینی نامۆیە و بە هەمان شێوە خوێنکار پێویستەکە زانایی لەسەر ئەو بەشە تازانش پیا بکە کە ئەم ساڵ کراوەتەوە وەکو ئەندازیاری فڕۆکەوانی کە لە زانکۆی سەلاحەتین کە ئەمە بەشێکی تازەیە و بەشێکی نوێ لە هەردوو زانکۆی سەلاحەدین و ئۆکرانیا کە 2 ساڵ لە هەولێر دەبێت و پاشان 2 ساڵیش لە ئۆکرانیا دەبێت کە بە هەمانجی لەگەڵ زانکۆیشی ئۆکرانیە کە ئەتوان بڵم خوێنکار دەبێتە ماوەی ینی دوو بڕوان نامە پێویستەکە خوێنکار لە ئێستاوە زانایی لەسەر ئەو بەشە نوێیانش پێیا بکات چکە تۆ هەر بەشێکی نوێ کە کرایەوە دیارە هەلی کاری بازار داوای دەکات و هەر بەشێکیش داخرا دیارە هەلی کاری نەماوە بۆیە داخراوە جا بۆی پێم باشە لە ئێستاوە خوێنکاران ئەوە چ بای دایک و باوکان ڕێنمایی ئەو خوێنکارانەیە بکەن ئەمە کاتی کۆنیە توانم بڵم هەن ئەو بەشێک کە تۆ ڕۆشتوتە ڕاستە پێی تا ئەین بوویتە بەڵام خۆتان نەزان ئێستا خۆتاینانی ئەبێ ئەو خوێنکارە بەشێکە بژێرە کە لەگەڵ کەرتی تایبەت تا بگونجێت بەڕاستی ئێستا گەرمێ بینە سەر بابەتێک لە بابەتەکان سەر ڕەنگە پیشەکەی بەڕێستان ڕاگەیاندنە باشە ڕاگەیاندن خۆتان زان ڕۆژانە کەناڵی نوێ دەکرێتەوە بە هەمان شێوەش کەناڵ هەیە دەکرێت ئەمە قسەمان لەسەرەوە نیە بەڵام چەندین ڕاگەیاندکارمان هەبووە کە ئێستا لەتوان بڵم ئەندام پەرلەمانە کەواتە هیچ پیشەیەک وە هیچ بەشێک خراپ نییە بەڵام تۆ چۆن لەگەڵ ڕۆژانی خۆتا دەیگونجینی ئەوە زۆر ئاساس کەواتە ماوەساڕە دیار باس لە کۆنمرە کرد ڕەنگە بەشێکی زۆر لە خوێندکاران ئێستا بڵێ ئەمە چاوەڕێ دەکەین تا کاتی فۆرمی زانکۆلاین بێت بۆ نمونە من 75 وێژەیم یاخود هەشتای زانستیم هەیە با بزانم حکوومەت دەڵێ لە هەشتا کام لە بەشانە وەرم دەگرێ مەسەلاً ماتماتیکە یاخود ئەو بەشە زانستیان یان لەم لاوە فەلسەفەیە مێژووە جوغرافیایە ئەمانە ینی ئێستا کە حکوومەت ئەم ڕێنمایانە نادا ینی زانکۆلاین دێت تەواو دەبێت دەڕات اینجا کۆنمرە بڵاو دەبێتەوە زانکۆلاین ئەتوان بڵێم کە کرایەوە ڕاستی پێڵم مەجوور ڕێنمایی دەرچووە مەجوور ڕێنمایی بۆ مناڵێ لە سەروی هەشتاوە بێ ئەندازیاری پڕکاتەوە لە سەروی لە 85 کەمتر نەبێ بۆ بەشی تۆبی بۆ زانکۆکان ئەم مەرجوو ئەم ڕێنمایانە دەرەچێت بەڵام دقیقا ناتوانین بڵێن ئەم کۆنمرێ ئەم بەشە وەریگرێ بۆ لەبەر ئەوەی بەشێوکی گشتی ئەوەش ناتوانین چکە بۆ ئێستا بۆ مەحەدمان هەیە مەحەدی دەرمانسازی بۆ لە سلێمانی 8.8 کە ئیتر مەحەدێکی توبیە دەی سێرەکەی هەر بە هەماشی ئەو مەحەدەمانەیە لە شاری هەولێر 84 یعنی بۆیە لەبەر ئەوە ناتوانین نمرێکی تەواوەتی بۆ دانرێت تەنها بە پێی خواستی خوێنکارە ئێستا بۆ من هەر ئەوەی کە باسمان کرد ئەندازەی فڕۆکەوانی کەس نازان ئەم ساڵ لە چەند ئاوازێت هەرچەند ئەوازین لە 180 کەمتر نەبێ وەکو ئەندازیارەکانی تر وەڕەنگە ئەتوانین بڵێن ئەمە ئەتوانین ئەوش بە خوێنکار بڵێن کە ئەمە ئەم بەشە ڕەبتە بە کیمیا وەڕەبتە بە فیزیا وەڕەبتە بە ئینگلیزی وەڕەبتە بە بیرکاری بۆ چکە بەشێکی میکانیکیە ئەو خوێنکار ئەتوان بڵم زۆربەی واتێک گەشتووە بێ بە سایق تیارە ئەمە شتی وانە لەبەرەوە بێ خوێنکار ئاگادار بێت کە بۆ هەر بەشێک چێ پێویستە زانایی تەواو هەڵ ینی بزانێت پاشان بیکەتە ڕیزبەندێکەوە خوێنکار ئەگەر ئەتوان بڵم کە ساڵانە هەڵە دەکات لە ڕیزبەندی یەکەمە یەکەم کە شتێکی دانا بەڕاستی پێتان بڵم ئەگەر شمولی بکە نایەتە سەر دووەم و دووەم شمولیکە نایەتە سەر سێم
بۆ ئێمە لای خوێنکار ڕوون بێت چی لە ئەوڵەودانە ئەوە خواستی خوێنکارەکەی بۆ ئەوەی کردوتە پێشەوە. زۆر باشە زانکۆلاین لە ڕووی ئایتیەوە گەری هەیە هەڵە بکە. زانکۆلاین دەتوان بڵم خوێنکار ڕەنگە خۆی نتوانێت ئەو فەرمە پڕکاتەوە بۆ پێی کە ڕەنگە شارەزایشی ئەو توی نەبێت لە کۆمپیوتەرە ڕەنگە کێشەی موالیدی خۆی بۆ دروست بێ موالیدەکەی خۆی بە هەڵە بڕوات بەسەریا و بە هەمان شێوە من داواکەم لە خوێنکارانی ئازیز کە لە هەر شوێنێک فۆرم پڕ دەکەنەوە تکایە با پێش ئەوەی کە فۆرمەکە بنێرن بچنەوە لە ماڵەوە دوسێ ڕۆژ بەسەریا بڕۆنەوە ڕەنگە بڵێ ئەمە چۆن بە کۆمپیوتەر بیکاتەوە نەخێر بە شێوەیەشی وەکو بڵین پرنتکراوی بیباتەوە بە ماڵەوە لە ماڵەوە جوان سێری کاتەوە ڕەنگە ئەو کارمەدا بەشێک لە بەشەکانی لە بیر چوو بێت لەبەرەوە پێویستەکە خوێنکار لە ماڵەوە پێداچوونێکی پیا بکات پاشان ئەگەر بەشێکی زانی ئەم بەشە هیچ نییە بیکاتە دواوە بزانی بەشێکی تری بە بەلاو باشتر بیکاتە پێشەوە هەتاکو ماوەی ئەو ڕۆژەی کە ئەمێنێت ئەتوان بڵم دە ڕۆژە ڕەنگە خوێنکاریشە بێ خۆی بگەیانتە یانزەمی ڕۆژ کە ئەمە شتێکی زۆر ئەوەشمان بیستووە کە بڵێن لە ئاخر ڕۆژە بیری دەکەێتەوە مامۆستا فۆرمەکە بنێرم ئەمەش پێویستە خوێنکار ینی ئامادەکاری کردبێت و پێویستەکە خۆی زووتر یەکلای کاتەوە. هەندێت قوتابی ببرەشوان سەرەتا کە دێت پڕ ناکەنەوە فۆرمەڵێ جارێ بابزانم چۆنە بێت ئایا گرنگە لەوەی کە تۆ کە هات ئەگەر خۆت ئامادەبی ئەم فۆرمە پڕ بکەیتەوە یاخودنا ڕەنگە زیاتر کێشەکە بۆ ئەو قوتابیانە ینی بەڕاستی ببێت کە ئەتوانم بڵم ها بیانەوەی تەحسین معادلکەن یان بە کوردەکەی بیانەوەی خۆیان بیڵنەوە کە لێرەدا ئەو بەڕێزانی کە بیانەوەی تەحسین معادلکەن نابێ بە شێوەی فۆرمی زانکۆلاین پڕکەنەوە چکە بۆ ئەمە مەرجێکی ئەتوان بڵم وەزارەتی پەروەردەی لەگەڵ خوێنی باڵا چکە تۆ کورسێک داگیر دەکەیت بە هەمان شێوەی دوایەڵێ من ناڕۆم وەکو شتێک وایە کە تۆ کورسێک داگیرکەیت دوایەڵێ من ناڕۆم لەبەر ئەوە تەحسین معادل ئەنجاگە بکرێتوان بڵم نەوە چ زۆر ئەم ساڵ خۆ دەزانین 96 مانەیە کاڵێ من ئەگەر تۆ ئاموەرم نەگرێ ناڕۆم ئەچێ هەموو خوێنکارێک چێ فۆرمەکەی پڕ دەکاتەوە وەریگر وەری نەگەن جا خۆیڵێتەوە لەبەر ئەوە بۆیە خوێنی باڵاوای کردووە کە خوێنکار تاو لە ماوە خۆی یەکلای کاتەوە کە من هەر چەنە نمرەکەم هەر چەندێکە پێویستەکەم ئەگەر خۆم بیڵمەوە لە ئێستاوە ئەتوان بڵم تەحسین معادل کەم نابێ بە هیچ شێوێت بچم بەلای فۆرمی زانکۆلاینە ئەتوانم زانیاری لەسەر وەرگرم ئەتوانم کتێبێ بخێنمەوە ئەتوانم دەرەجەی ساڵی پارسێرکەم وەکو ئینێک بەڵام ناتوانم فۆرمی زانکۆلاین پڕکەمەوە ئەمە زۆر ئەساسە کە خوێنکار ئاگادار بێت و دواتر ئاگادار بێ ئەو خوێنکاری کە تەحسین معادلکە نابێ بە هیچ شێوێت بچێتەوە بۆ قوتابخانەکەی تەنها لە ماڵەوە دەخوێنێت وەڵام یعنی توان بڵم ناچێتە ناو ئیتحانی داخڵبوون و داخڵ نەبوون ڕاستەخۆ بۆ وزاری ماوەسا ڕێدا لە ئەگەری ڕوودانی هەڵەیە وەک باست کرد خوێندکارێک بێەوەی ئاگادار بێ پرێنتێکی لە فۆرمەکەی ڕاکێشاوە بەڵام نردوێتی دوای سێری پرێنتەکە دەکا هەڵەیەکی تایە مەسەن گۆڕانکاریەک ڕووی داوە کەسێ قسەی بۆ کردوتە سیری لەسەر دووزار ڕەنگە بێ اختیاری یەکەم و دووەمەکان ئاڵگۆڕ پێ بکات تا چەندێک کاتی هەیە یان ڕێگارەکانی گەڕانەوەی ئەو فۆرمە چین طبعا ئەگەر فۆرمەکەی نەنارد بێت زۆر ئاسانە ئێمەتان دەتوانین ئەو بەشی بۆ پێشخین و دەتوانین بۆی دواخین ئەگەر فۆرمەکەشی ناردبێت ئەگەر کاتی ینی پێشکەشکردن مابێت ینی کە خوێنکار پێشکەشی کا فۆرمەکە زۆر ئاسایە چێت بۆ زانکۆکەی شارەکەی و لەوێ چێ بۆ بەشی تۆمار لەوێ بۆی هەڵدەوەشێنەوە پاشان لەسەر تا فۆرمەکەی پڕ دەکات. زۆر باشە لە ئێستا مامۆستا دیارە هەندێک قوتابی هەند کە لە ڕابردوودا بەتایبەتی لە ساڵانی ڕابردوودا وەک خۆت ئاماژت پێکرد کاتێک فۆرمەکەیان پڕ کردوێتەوە دوای ئەو بەشەی کە بۆیان ناتوێتەوە پیان وایە غەدریان لێکراوە ئایا ئەم ساڵە قوتابیانە چی بکرێت لەوەی کە جارێکی تر بە ئەم غەدرە نەخاتە ئەستۆی زانکۆلاین پەیوەست بێت بە پڕکردنەوەی فۆرمەکە واتە منەمێ ئەگەر زیاتر وردی کەیتەوە نەکەوی کە تەنها بڵێ کاکە کام بەشی ئەوێ سەرەتا دایبنی بەپی دەرەجەکەی خۆی بۆ منە منێک ئێستش نازانم باە لە بینی هەفتا بۆ هەشتا ئەگەر زانستی بێتی وەریەگری ئەگەر بێژەیی بێ ئەدەبی بێچی وەریەگرێت واتە ئەگەر بکری ئەمانە زیاتر شی بکەیتەوە بۆی کە قوتابی چکە پێم وایە زیاترینیان لەمەیاکەونە هەڵ ڕاست ئەتوان بڵم باشترین شت کاک جەلال پێویستەکە قوتابی سەی نمری ساڵی پارکە نەک پێرات نەک بەسەر پێرات چکە ساڵ بە ساڵ سیستەمەکە بەرەو پێشەوەڕۆی ئەتوانێت سەی نمری ساڵی پارکات تاڵەن تۆ جیاوازی بڵێن بۆ نمونە بەشی یاسا بڵێن لە سلێمانی باشە ساڵی پار بۆ 85 بووە بۆ ئەگەر ئەم ساڵ زۆر تەشە نەفسەنێ ئەو پڕ 1-2 نمرە زیاکە و بە هەمان شێوە گەر کەمیش بێتەوە 1-2 نمرەکەمە بێ بۆیە ئێمە ئەتوانین بڵم هەر قوتابیەکێت پێی دەڵێن بە پێی ساڵی پار تۆ بێ وەکو پێشببینیەک چکە تۆ هیچ شتێکی ترمان لە بەردەستانیە ینی بێژگەلەوە بۆ هەر بە شێشیش بە پێی خواستی تەلەبە ئەشێ نمرەکە بەرزتر بێتەوە ئەشێ بە هەمان شێو نزمتر ئەم ساڵ ئەڵێن ینی کە بە هەمان شێو نمرە بەرزە نمرە لە هەموو بەشێکە بەرز نابێتەوە ڕەنگە کۆمەڵێک بەشی دیاریکراوە بێ کە نمرەی بۆ ینی بەرز بێت بەڵام کۆمەڵی بەش توانم بڵم ڕەنگە وەکو خۆی بمێنێتەوە ڕەنگە داش بەزت لەبەرەوە ئەمە لای خوێنکار ڕوون بێ هەر کەسێک بۆ مامۆستا هەفتام هەیە ناومێتەوە
ئەمە زۆر ئاسایی ناویشێتەوە بەڵام گرنگە خوێنکاریش لە هەفتا هەیە نەچێت لە بەشی یاسا قانونەوە بۆ نمونە بێتە خوارەوە ئەخیسەوە بۆتە خو لە ناو خێزانەکانە تۆ هەشتاتەی لە تووبی ئاماوە تۆ خۆت 15 نزگەی 15 دەرەجە سەروترە ڕووی بۆ یە خوێنکار وا پێویستەکە سێ نمرە ئەو پەڕی سەروتر بڕوات پاشان سێ نمرە بۆ دەرەجەکەی خۆی دەبەش هەڵبژێرە پاشان بێتە خوارەوە هەتاکو پەنجاکە بەراورد بە نمرەی پارەکە بەراورد بە نمرەی پار سێ نمرە بچێتە سەرەوە ڕەنگە لەو سێ نمرە کۆمەڵک بەشی هەیبێ حەزی لێبێت وەکو شانسە گەتوانێت داینێت پاشان بەرەو خوارەوە بێ هەتاکو پەنجا بەشەکەی تەواو بێت لەسەر چه ئەساسێک مامۆستا ڕێدیار ئەم دەرەجانە بەرزەکرێنەوە یاخود پێی زیاد دەکرێت دەرەجە بەرزبوونەوە و دەرەجە نزمبوونەوە تەنها خواستی خوێنکارە بۆ هەر بەشێک ئێستا بۆ نەوەکو پێتانەڵم ئەمساڵ کەس نازانێت بۆ نمە حەدێکی تووبی دەرمانسازی لە چەند ئاوەست کەس ناتوانێت ئەتوان بڵێ چەند لۆدی لەسەر بێت چەند لۆدی لەسەر بێت ئەوەندە بەرزترە بێت ئەوە هەمان شێوە کاک جەلاتوان بڵێ بۆ پاراڵێڵەکەشی بۆ پاراڵێڵەکەشی ئەتوانم بڵم ینی هەندێک خوێنکار هەیە ئەتوانم بڵێم مامەسا 96 هەیە ئایا تووبی ئام وەرمەگرێت جا خوێنکار واتێ گەیشتووە کە سی نمرە ڕەچاو کرێم سی نمرێت توان بڵێن دابەشی حەو بکەیت 4.2 دەرەجاکە ئەگەر 96 و 4 بکەیتە سەر ڕەنگە 100 شتێکیش بکە وایە 100.2ەکە بۆ خوێنکار با ئاگادار بێت ینی چ پاراڵێڵ بێت کە پاراڵێڵ کە بەپارەیە ئێوارانیش چەمەند بەپارەیە زانکۆلانیش بێ بەرامبەرە کە تامان بە کۆنمری خۆیەتی بۆی خوێنکار بێ ئاگادار بێ ئەم پاراڵێڵە یەکەم زانکۆیکی ئەهلینیە هەر زانکۆکەی حکومیە بەڵام نمرە ئەکڕێت و خوێنکارە بێ ئاگادار بێت تۆ چوار نمرە ناکری لە بەشە بەرزەکانە ڕەنگە ئەو پەڕی 1 دەرەجە ئەو پەڕی 2 دەرەجە زۆر بڕوا 2 دەرەجێ لەبەرەوەی خوێنکارە بێ ئاگادار بێ کە من 96 هەیە شەر نییە ساڵی پار تووبی ئاموەری گرتوم ئەم ساڵیش بە هەمان شێوە تووبی ئاموەری گرێت بۆیە بێمە لای خوێنکار ڕوون بێت کە من ئەچمە چێبرچێەوە پاراڵێل لێ ئەم بۆ بەشە ئەچمە چێبرچێەوە جاگەر وا بێ کەسێک لە 93 توانم بڵێم پاراڵێل لێ بات بۆ تۆمان یان بۆ ئەسنان یان بۆ دەرمانساسی ئەمە وانە ئەتوانم بڵم هەندێک خوێنکاریش بۆ تێگەشتەوە مامۆستا نمرە ینی بڵێن دانەی بەچەنە وازان نمرە کڕینە ئەمە نمرە کڕین نییە تۆ چیتە چێبرچێەوە بە پێی تامان تۆ سەی ساڵی پارەکە بزانین ساڵی پار ئەم دەرەجەی بەڕێز چۆتە چێبرچێەوە ئەگەر چۆتە چێبرچێەوە ئەتوانی تۆش بە هەمان شێوە داینیت بەڵام ئاگادار بێ هەر خوێنکارێک کە بیاوێت ئەتوانێت لە ئێستاوە ئەگە بێ بە پاراڵێڵ کە دوایی لەو بەشە وەرگیرا دابازان ناتوانێت بکات سەڕێدا دەڵێ با سێری پار بکەن لەکوێوە سێری پارکەن کام سایتانە کام ئەو مەلەفانە باڵێن چۆن خوێنکارێک دەستی بکەوێت بزانێت پار مەسەن ساڵی پار هەشتای ئەدەبی نەوە پێنجی ئەدەبی بۆ نمونە هەفتای زانستی کام بەشانە وەریانگرتووە لە چوارچێوەی کام گروپە لەو بەشانەی کە شمولی نمرەکەی ئەمی کردو تا ئەمیش فکرەیەکی بۆ دروست بێ بتوانێت ئەوەی ئامادەکانی چۆن ئەو معلوماتانەی دەستکەوێت ئێمە خۆمان ئەم کتێبەمان دروست کردووە کتێبی بەشەکانی زانکۆلاین باشە لێرەدا نمرەی ساڵی پارمان بۆ داناوە پێش ئەمەش چیە باسکردنی هەموو بەشەکان و دووەمیش ئەتوانم بڵم هەر خوێنکارێک هەشتای هەیە گرنگ نییە تەواو بڵا وەڵام بەشێکی ئینگلیزی وەرمەگرێت ئێستا وەکو جاران نەماوە ئەتوانم بڵێم هەر نمرەیەکی هەبێت ئەبێ بە سیستەمی کردیت وانەی هاوپەیوەندیداری هەیە بۆ ئەم بەڕێزە ئەچێ بۆ بەشێک بڵین بۆ منە بۆ زمانی ئینگلیزی زمانی ئینگلیزی عەربی کوردی ئەگەر نزم بێ ئەو هەشتای داوەزێنێ و بە هەمان شێوە گە بەرز بێ نمرەکەی بەرزەکاتەوە بۆیە بێ خوێنکار ئاگادار بێ کە من 97 هەیە یانی شەر نییە تووبی ئام وەرمگرێت بۆ 68 هەیە شەر نییە ڕابەشی ڕاگەیان وەرمگرێت ئەبێ لەگەڵ ئەوانە هاوپەیوەندی دارانەیە ئەمە چۆن دەستی دەکەوێت ئێمە لە ناو کتێبێت دامانەوە پێشتری ژەر بڵاومان کردوتەوە ئەوانی کە هاتوون بۆ سیمینار ڕەنگە ئەم ساڵ سیمیناریش کەم کرابێت لەبەر ڤایرۆسی کۆرۆنا بەڵام بە خوێنکارمان ڕاگەاندووە تۆ بچی بۆ هەر بەشێک وانەی هاوپەیوەندی دارەت هەیە ئێستا ئەتوان بڵم ساڵی پار و بەسەر پێرارۆمانە بۆ هەموو بەشەکان سیستەمی کریدیت نەبوو ینی بڵێن بۆ بەشی تۆپیەکان هیچی سیستەمی کریدی نەبوو بەڵام ئێستا ئەم ساڵ خوێنی باڵا کە دەڵێت تەواو هەر بەشێک قوتابی بێت بە بەشە تۆپیەکانیشەوە بۆ هەر بەشێک قوتابیەکە بچێت ئەبێ سیستەمی کریدی بۆ پەیڕەوەکرێت بۆچی ئەتوان بڵم ئەمە ساڵانی پێشوو بە تاقیکردنەوە ئەکرا لەو پەیمانگایان لەو زانکۆیە گەر قوتابی داخوازی پێشکەشکردای بۆی نمرەکەی بەرز بێتەوە بەڵام ئێستا بۆتە چی هەر لەسەر نمری پۆلی 12 لەسەر نمری پۆلی 12 وەناگە نمونەیەک بینیەوە کۆڕاگەیان بە هەر نەڵێن باشی بڵێن بەشی بەرزەکات ئێستا بڵێن بۆ ڕاگەیان ئەبێ و قوتابی ئەبێ ئینگلیزی عەربی کوردی ئەم سیانەی نمرەکەی دانەگرێت تاو کێشەی نیە وەریەگرێت زۆر باشە زۆر سپاسەوە بەڕێزمان ساڕێدی حسێن شارەزای لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین سپاس دەکەین ساز وەڵێ بینەرانی عزیز ناوڕێکمانەیە و بینەوەلات بینەرانی عزیز دەچین لای تەوەری دووەمی بەرنامەکەمان کە دیارە قسەکردنە لەسەر ئەو هەڵمەتی کێسە لە میسر
دەستی پێکردو لەلایەن دەسەڵاتەکەی سیسیەوە بۆ ڕوخاندنی مزگەوتەکان بەشێکی زۆر لە مزگەوتەکان دیارە تا ئێستا نزیک بە 200 مزگەوت ڕوخێنراوە بە پاساویەوەی کە هەندێکیان زیادە ڕەون تەنانەت لەسەرم بابەتە لە ئەڵمانیاوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فواد هەرچەلی بانخوازی ئیسلامیمان کردووە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە ئەم کاتت باش ئەگەر لێەوە دەست پێ بکەینەوە هەڵمەتێکی ئێستا دەستی پێ کردووە ئایا هەر بەڕاست هۆکارەکەی تەنها زیادە ڕوویە یاخۆت نیەتێکی دیکەی لە پشتەوە هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. الله ورحمته خير لإيوه ولا بنراني في عميش بيت. بيقمان معلومي زناتنا اما كباسي هرتقايا كاين أبي باسي فرتادا ميجوا كيف كاين ياخذ أو كصيك لسر حكمة. لو صاليك 2016 وكإنقلابي عسكري بس المرسي ذاكرت يتر وكو سركردكاني في شخوي أبي هلستيت أو كيلاني كأمة إسلامي دارجراو ولا واسكردني إسلام ومسلمان أما حمديك تصفيك راوا لو كاتبها لسر حكم لسرتادا كهات الحكم بيقمان للرابعة عدوية كم مسؤولة لو منطقية كمسيكي يو هتا 3000 مسلماني كشت كواتا سرتاي تصفيق سنتي سركردايتي كواتا بخوين تصفيق أول شي بوت وسير الآن أو أمريكا ودست حملكاني تريشكل دقا كشتني مسلمانان انقلابي عسكري بسر سروش هالبجيدراي وقاتا نزيكي نوصف نو مزقوت دا لقال حجرة كان أول شيء بوت وسري لقال حجرة دستك وبويران خلق مزقوتي صور ببيانوي زيادة كان نزيكي سطات قوتة بيت فبتوكو قورة كان يوا أقر بيانوي أوي كا أو مزقوتان تجاوزن باشا مزقوتي بتنتا صالة بسكراو يشي لو مزقوتانا مزقوتي الصحابية لكفر الدوارك كي بنزا صالة دروس كراو يعني بوتا أمري واقعي لسر أو كركولة أو منطقية وزقا لوش كم مزقوتا هنتك لو مزقوتان بنتم بمستشفى يعني كاري كرت كدا أكبر فارت دا كوكريتو بو خطيرو هجارة كان يعني بوتا بمنظمية شي كرت بازير ريخراو هك مزقوتك فتنكا أجر باسي تجاوز بك أنت بيسرى لكي 6 مليون قانوني تجاوز هذا لم بيسرى باشا آخر أجر بيت وإيران بكري أبي مصر أجر بقرا نبو فنزاط زور بي زوري قركاني كنا منا من هولي ريما أتقي بلا شاوى أو هم الصالح اشتاك هذا ناوكي بخوي بلا شاوى هذا هو هربنا هرباتي يتخانو دروس بكا اگر بيتو بنتاس القرن وتتجاوز ابي نوي هوليرون نوي سليماني ويران ام تتجاوز كرا ابد بامر واقع عارف دا مصري خدمات قوات او خدمات يعني كهرباء دا دور رقاباني بوتسوا وخلق تدور بريده وكنا تو شيء نظامي ووزارته محافظة وقائم قان أو منطقية جاي لسر أو برجع لسرداء أو منطقانات أو كل أمر واقعة يسبوا لنا ببور السيسي خلص بحملي أو كان داخستنه أنا كان ببيع لو كان تتجاوز من أبيت 2 مليون تتجاوز صرت يكتب أم ترى هركا سعودي بيان يكفى داري إسلام أوي فموسيقى داستك في التصفيق أوي تمقصك يكفى بيان يكفى ناو باتنو فخلقان إجباوري تك تستخدمك أجين يصدقوا فيها الكاذب يكذب فيها الصادق دروز انت دا رازقوية الرازقوية بتاع وصلت تميكة تيد أجيناش تيجني بناك أي بناك تزاود بيك أو أي ركن بالله
زۆر باشە مامۆستا ئایا ئەمە پلانێکە تەنها پیلانێکە دژی مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلام تەنها لەناو میسرایە یاخۆت پێوەستە بۆ پیلانە بەرفراوانەی کە لە بەگشتی بە تایبەتی لەلایەن باوەڵی داوانەی کە ئێستا بە جۆرە لە جۆرەکان ڕوونمایی ئەم پیلانەکەن ئەمریکا و ئیسرائیلن یاخۆت بە شارەواییش با بڵێن ماسۆنیەتەکانن کە دژایەتی ئاینی ئیسلام دەکەن و ئایا ئەمە تەنها لە چوارچێوەی ناو وڵاتی میسرایە یاخۆت بازنەکە بۆ دەرەوەی میسریش پەردەکێشێت طبعا ئەبێ بگەڕێنە بۆ 200 ساڵ بەر لە ئێستا ئەمە یەکەم جار پیلانە بۆ نەهێشتنی ئاینەکان بەگشتی لە دوای سەرهەڵدانی ئەڵمانیەتە کە لەلایەن ماسۆنیەکان و بەخاوەن کۆمپانیا و بانکەکانە کە پۆرتی فەڕەنسا ساڵی 1989 هەڵگیرسێنرا توانیان بە تەواوی مەسیحیەت لە ئەوروپا و لە ڕووسیایە بە تەواوی کەس بکەن وەک ئەوڕۆپا ئێستا یعنی شتێک نەماوە بە ناوی دینداری یعنی ئەوەی کە ماوەشەوە سەلیبێکە بە ملیانەوەی ئەجینا هیچ لە دینەکان نازان باش ئەوەی کە ئەو خەونیان بۆ سەری دینی مەسیحیان بە تەواوی لەناو برد ئیتر ڕوویان لە وڵاتەکانی ئیسلامی کرد خلافەتی عوسمانیان ڕووان هەر بە خەڵکی مەسیحی یعنی توانیان مەسیحیەکان بکەن بە سەکتاری خۆیان لە دەمی ناپۆلیۆنەوە لە دەمی دوایە فەڕەنسا و دوایە بەریتانیاوە هاتن ڕوویان لە وڵاتەکانی ئێمە کرد و لە پەیماننامەی هێنری کامپل بێنەرمان ساڵی 1970 بە ئاشکرا دیارە کە حەوت وڵات بووە ئەو کاتەی ئەوروپا وتی ئەبێ ئێمە مەرحەلەی دووەمان لە ناو ئیسلام بێتن و خلافەت کە کامپل بێنەرمان ئەو کاتی وزەڕای بەریتانیا بوو وتی ئەبێ یانەکان وتی شت خلافەت بڕوخێنی دووەم شت ئەبێ پارتەیان نەک خەیەک خلافەت دوێ کە پارتەیەک دابنێ ئیتیمای بۆ ئێمە ئەبێ ئەلمانی دووەم شت ئەبێ قەومی بێت سێمیشیان ئەبێ عەسکەری یان دیقەت بە مەسەڵ ئەگەر بە نمونەوە محەممەد عەجیب کابرایەکی عەسکەری جەمال عەبدولناصر عەسکەری قەومی عەلم ئەنوەر سادات قەومی عەسکەری حەسنی ناموبارەک کابرایەکی عەسکەری تەنها قورسی دینداری قەومی بۆیش لایان برد هەر کابرایەکی ئەلمانی و عەسکەریە ئەبێ بناوە بێ بۆ لەناو بردێت بۆ عەسکەری چونکە عەسکەری ڕەح ئەگەر بەس خەڵکی عەدەوی بکەن ظڵمێک لەو خەڵکە حژار دەسەڵاتیدا بە قەناسە بە تیارە بە شۆفەر بە سوڵتان پێیاندان هەموو بڕینیانە کرد یعنی پێویستدانانە بەبێ خۆشئاوە نیشانیش یعنی نمونەیەکتان بدەمێ لە پاش ئەو قەتڵ عامی کە ڕادیعەت 30,000 کەسیان سیسی هات بۆ ئەڵمانیا تەلەڤیزۆنی ئەڵمانیا نیشانکە دوو بەرە بوون خەڵکانێک دژی هاتنی مرسی بوون بۆ ئەڵمانیا خەڵکانێکیش چەند سەد نەفەرێک پێشوازیان ئەکرد کە خۆشحاڵ بوون بە هاتنی سیسی تەلەڤیزۆنی ئەڵمانیا بەتاوی خۆم بینیم ئەو دیوەی پیشانتە کە چەند سەد نەفەرێکن پێشوازی لە هاتنی ئەڵمانیا بۆ چەواشکردنی ئەڵمانەکان بەڵام ئەو دیوەی نیشان نادێت کە بە هەزاران کەس دژی هاتنی سیسی بوون و هەموو پەنجەکانیان وا لێ کرد کەواتە دژی ئینقیلابین بەڵام ئەو دیوەیان نیشان نەدا ئەم دیوەم لە جەزیرە بینی ئەو دیوەشم لە ئەڵمانیا کەواتە ئەڵمانیاش ئەم ئەوروپا بکە ئەو دیوە نیشانی خەڵکەدەن کە جوانکاریە بۆ ئەو چونکە بۆ چونکە پیاوی خۆی كامل مواصفاتك ماشي معقولة أو دو انتخابات ده انتخابات يدرو دارشة نوت حفي ناوا حفي بيناوا أجر كان بيغمبر ما تكي خوي لن قلب الشيء ذابا باش بو السيسي حسني مبارك أنا بدرو هالبجا تابع نوت وحق زۆر باشە مامۆستا فواد ئایا دیارە هاوکارانم ئاماژە بەوەکەن مامۆستا دێمە وڵات بەڵام ناوبڕێک وەردەگرین لە پاش ناوبڕەکە کەمێک لە سەوتەکە تاو کاتی کە هاوکارانم گرفتەکە چاکەکەن ئێمە چینە لای ڤیتیە کە دیارە کۆمەڵێک گەنج لە
ناوەندی پارێزگای هەڵەبجە خۆبەخشانە سەرقاڵی دروستکردنی مزگەوتن کە پێیانبێرمان سامان فەتاح ڤیدیۆکی لەگەڵا ئامادەکردون با پێکەوە ببینیم زین ئەم گەنجانە لەناو پارێزگای هەڵەبجە لە شاری هەڵەبجە چۆن خۆبەخشانە سەرقاڵی دروستکردنی ئەو مزگەوتن. ئەوەی ڕاستی بێ دەسمانیاوەتە پرۆژێکی خەرخوازی ئەویش دروستکردنی مزگەوتێکە بە ناوی مزگەوتی ڕەسوولڵڵاه لە هەڵەبجە شەهید گەڕێکی سەرا بە گەڕێکی بڵێن بۆینەکان وا مەشهورە. ئەمە دوای چەندین کۆبوونەوە دانیشتن وەکو ئەهلی گەڕەکەکە بڕیارمانە کە چۆن ینی دەست پێ بکەین سەرەتا بۆ دروستکردنی مزگەوتێ. ترۆکو ئەهلی گەڕک بڕیارمانە هەر ماڵی 50,000 کۆ بکرێتەوە بۆی سەرەتا دەست پێ بکەین بە ئیشەکە. یعنی ئێمە سەرەتا کە دەستمان بێگە زۆر قرس بوو لامانەوە، بەڵام سپاس بۆخوا خێرخوازانی ئەهلی گەڕەکەکە یعنی خۆشبەختانە زۆربەی هەرە زۆری لە 50,000ەکە پارەی زیاتری یایی. یعنی ئێمە تەسەوری ئەومان نەیەکە کە خەڵک بتوانێت 50,000 بدا، بەڵام سپاس بۆخوا زۆربەی زۆری لە 50,000ەکە زیاتری ژیاوە و وەکو ئیشکردن و شتیواش زۆربەی هەرە زۆری خەڵکی گەڕەکەکە خەڵکی ئەم لاولا بڕیاریانیاوە خۆبەخشانە بێن لێرەیشکەن. سپاس بەخوا چەندێکە ئێمە ئیشی لەکەین ئەو بۆ بندەی مانگی زیاترە بێ یەک دینارمان بەکرێکار نەیەوە هەمووی خۆبەخش و ناوێکی خەڵکی زۆریشمان نووسی و وەکو خۆبەخش کە پێویستمان بەکرێکار بێ بێن لێرە ئیش و شتەکان ڕاپەڕێن. ئێمە کۆمەڵێک گەنجی دەڤەرەکە هەستاین بە دروستکردنی ئەم پرۆژەی باوڕێتی هەردوو مهندسی خۆشەویست کاک ناسیح و کاک نورەدین دەستیان خۆش بێت. بەڕاستی هاوکاری زۆری پرۆژەکەی ئەمەیان کردوە. سپاسی هەموو گەنجەکانەکەین کە هاوکاری پرۆژەکەی ئەمەیان کرد. خۆتزانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هاوکاریەکی نەک پرۆژەکان هاوکاری خەڵک ناکات. ئێمە چاوەڕێمان چاوەڕێی دەستی حکوومەتکەین کە بێ بەدەمان هاوکاریمان بکات. بگرێت لە هەنی حاڵەتە حکوومەت هێرێم گرفتی بۆ دروستکردنەوەی کە نایڵێمە لەوێ بیرێک لێدنیان بتوانین بەلوعەیەکی ڕاستەوخۆی بۆ بێنین بۆ پرۆژەکەمان. وە سپاسی هەموو گەنجەکانەکەین هەموو خێرخوازەکانەکەن کە تاکوێسە بەدەمان و هاوکاریان کردین. بەڕاستی دروستکردنی مزگەوت یەکێکە لەو کارە خێریە گەورانە کە بە سەدەقەی جاریە ناوەبرێت. یعنی هەر کەس پشتی هەبێ لەو کارە بە دەست و ئیشوکاری خۆی بێ یا بە پارە بێ یا بە قسەیەکی خێر بێ بە هەر شێوازێک بێ بتوانێت لەو مەشروعە لەو پرۆژەیە بەشداری بکە. ئەوە هەتا هەر کارێکی خێر هەر ئیشێکی خێر لەو پرۆژەیە بکرێت لەو مزگەوتە ئەنجام بدرێ هەر کەس سەڵاواتێ بدات هەر کەس نوێژێک بکات هەر کەس زیکرێک بکە لەو مزگەوتە ئەو کەسەش بە ئەندازەی خۆی بە ئەندازەی بەشداریکردنی خێری ئەگا و بەردەوامیش بۆی ئەنووسری هەتا قیامەت. بۆیە بەشداریکردن لە پرۆژەیەکی ئاوا خێرێکی نەبراو بۆ کەسە خێرێکی نەبراو بۆ خۆی مسەوگەرەکە. بۆیە داوا لە موسڵمانانەکەم کە خەڵکی ئەم گەڕەکە موسڵمانانی ئەم گەڕەکە خۆیان لەسەر جوهدی خۆیان توانیویانە ئەم مزگەوتە کە پێشتر سەرەتایەکی هەبوو و دامەزرا و خوارەوەی نوێژمان تیا کردو بەڵام نەگونجاو بووە تۆزێک ناڕێک و ناتەواو بووە. ئێستا بە جوهدی خۆیان دەستیان کردو بە پارەکۆکردنەوە لە خۆیان وەکو ئەهلی گەڕک توانیوانە بەشێکی تا ڕادەیەک تا نیوەی کەمتر ئەوەنە پەیدا بکەن. بۆیە داوا لە خێرەمەنانەکەین کە دەستی هاوکاریان بۆ درێژکەن کە بتوانین ئینشاڵڵا ئەو مەشروع بگەین بە پایان و تەواوی بکەین ئینشاڵڵا و ئێوەش هەمووتان بەشدارە بن لە خێر و پاداشتەکەیان تا قیامەت ئینشاڵڵا.
حەسەن دیارە هێشتا گرفتی گەیاندنی دەنگمان هەیە لەگەڵ مامۆستا فواد هەرتەلی کە لە ئەڵمانیا و لەگەڵمان و کۆمەڵێک زانیاری پێدان لەسەر و بارەدۆخی ئێستا لە میسر هەیە. بەڵێ کاک جەلال خۆی بەشێک لەو مزگەوتانەش دەتوانم بڵێم کاتێکە دەوترێ مزگەوت مڵکی گشتیە. یە مڵکی گشتی ژیانی تەجاوزی نییە، تەجاوز کاتێکە کە من مڵکی گشتی بەکاربێنم بۆ خۆم. یەکە مڵکی گشتیژە بوو هەموو کە سوودی لێوەردەگرێ. ئەمە دیارە پلانێک هەیە بۆ تێکدان و وێرانکردنی بەشێکی زۆر لەو مزگەوتانە کە بەشێکیشیان وەک لە ڤیدۆکانە دەبینێ بیناسازێکی جوانیان هەیە بوونەتە سمبل و نمونەیەکی جوان بۆ گەڕک و کۆڵانەکانی میسر هەتا بەشێکیشیان نزیک بە 70 ساڵ و 80 ساڵ تەمەنیانەکەوا جۆرێک لە جۆرەکان و خوتراسی نیشتیمانیان لێ هاتووە سەم دەستبردن بۆیان هەڵەیەکی شۆن من دەمەوێت پرسیارێک لە جەنابەت بکەم چکە پێم وایە شارەزایەکەت باشتر لە ڕووی ئاسەوار و ئەمە ئاسار و ئەمانەوە ڕوخاندنی و مزگەوتانەوەنی کە دیمەنەکانت بینی پەیوەست هەیە بە ئەوەی کە بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستان مزگەوتەکان لە ڕووی ڕووکار و دروستکردنی بینار و تەلارسازیەوە بەسەر دوو جۆرە دابەش دەکرێت. ئەوانەی میسر کە بینیت خوێندنەوەیان بۆ دەکرێت ڕوخانەکەی پێوەستێ بە گەرچی تەمەنیان کەمتر با بڵێن لەوەیە چوبێتە قاڵی ئاسارە و مامۆستاش باسیگە بەشێک لەو مزگەوتانە ناوەکانیشان دیارە لە سەردەمی فتوحاتە دروستکراون بەڵام بیناسازیەکە گۆڕانکاری بەسەر هاتووە. یەک دوو جۆر دیزانی تیا بوو بەتایبەت چوارگۆشەکان کەمە هەر شکڵێکی مەغریبیە یعنی ئەوە نییە بڵێن بە بیانی ئەوەی هاوردەکراویان هەر لە میسڕیش ئەو جۆرە لە دیزاین هەیە بەشێکی تر هەر لە منارەکان کەوا بازنەین و ئەمانە هەر ینی تەسەوەرەکەم تاکە شتێک ئەنی ئێمە خوێندنەوەمان ڕەنگە باشیش نەبێت بەڵام تاکە ئامانجێک دژایەتی ڕاستۆخی خودی بیناکە و ئامانجی بیناکەیە کە عیبادەتکردنە لە ناویان دەنا پێوانێ مڵکی گشتی لە هیچ شوێنێک زیادە ڕۆبێواتە وەک دەزانن هەموو کۆمەلگا موسڵمانەکان مزگەوت ئەوەندەی کەسانێکی تریش بۆ ئیسراحەت و بۆ سەرخەوشکان و بۆ دەستشۆردن ینی دەچن ینی ئەگەر کەسێکی ژیلتیزامەتی ینی جۆرێک لە جۆرەکان هەوارگەیەکە بۆ حەوانەی کۆمەڵی خەڵکیشکەواتە مڵکی گشتیە مزگەوتەکان چەند زۆر بن نەک زیادە ڕۆینی بە پێشانەوە سوودێکی زۆریان بۆ کۆمەلگاکان بەڵام بەداخەوە لەوێ دەچینەوە لای میوانەکەمان مامۆستا فواد هەرتەلی لە ئەڵمانیا و بانخوازی ئیسلامی مامۆستا ببوورە دووبارە سڵاوت لێبێ دەمەوێت لەوەی پرسیا و پرسیارە بکەم کە دیارە لە ئێستادا ناڕزاییەکی بەرفراوان میسری گرتووەتەوە و بڕیار وایە پێم وایە بەم نزیکانە خۆپشاندانێکی سەرتاسەری ئەنجام بدرێ ئایا ئەمانە تا چەندە پەیوەندیان بەو پیلانانەوە هەیە کە ئێستا سیسی لە میسر بۆتە جێبەجێکاری ئەو پیلانانەی کە دەستی دەرەکی زۆر جار با بڵێن ئیسرائیل و ئەمریکاشیان لە پشتەوەیە. خۆی کاک جەلالجان خۆپیشاندان یەکجار زۆر کراوە ئەوەی خۆپیشاندانەکە ڕابێ عەدەویە زۆر لە خۆپیشاندانانی ئێستاکە گەورەتر بوو بەڵام فەشەلیان پێینە بە خوێن ڕێشتنی کوشتنی ئەو موسڵمانانەی کە لەسەر شەقامەکان بە شێوەیەکی ئاشتی سڤیلیش بوون هەمویان کوشتن ترانسفەر پێ زۆریان کوشتن یعنی ئەمە بۆتە ئەمری واقعی کە خۆپیشاندان ناتوانێت کەرتاریەت بگۆڕێت لە وڵاتانەی کە عەسکەر و بۆشیان ئەستەرێ بۆ چونکە کابراش نزیکەی 100 قەناتی ئیعلامی بەدەستە خۆشنامەی بەدەستە تۆڕە کۆمەڵایەتەکان کە حەدێک ئەوە کەناڵە بێزەکانی بەدەست و ئەوروپای لە پاڵپشتا ئەمریکای لە پاڵپشتا و بەخۆشی پەروەردەی ئەمریکا بەریتانیا خۆنم لە ساڵی 1992 لە کولیە عەسکەری بەریتانیا شادی مادەری کاو لە ساڵی 2006 لە عەسکەری ڕووگای ئەمریکا شادی کاو کەواتە کەسێکە ئەمریکا و بەریتانیا بۆ کار بۆ ئەوە لەگەڵ بە خۆپیشاندانی سلبی ئەڵمە هەوکرد ئەمێ ئەگەر کاتە پێ بدەیت بۆتان کاگت بەڵە فەرموو مامۆستاگیان لە سیاسەتە دوو مؤسسات هەیە مؤسسات السەڵطە قەت ڕەخوە تا مەزراوەی بنێز تاوەی تاو ئەوەی کە لە وڵاتەکە دەرێت بە کوردستانیشتە دەسەڵاتە سەڵبەکان کە پێ کاتێک زەیش پارە إعلام مخابرات و أما هر كسيك وقت أما سركوتن بو نا مظاهرات نا إيميلو نا سر منبرو نا بمظاهرات وكان أوان صوت أتوان هموش كان بوكو وخازان مؤسسات الرخصة كانت ولا زراعة فالوردة كهرباء
گەیاندن دانان ئەمانە ئەم وەزارەتانە بە هەدیەش ئەدەن بە خەڵکان بەڵام ئەمەیان هەدی ناک ئەوروپا ئەمریکا ئەوان ناگەڕن کەونە کەسێک کە یاوی خۆیان نەبێت نمونەکتان دەمێت با دیگە ئێستا کوردستان بۆی ئەم یاسا بۆ هەموو سەری کوردستان کە دوو بەرەی جیاوە بە حیساب بێکەوە لە کاتە سەڵبەکەی یان لە سەریکە بچێتی و پارتی هەفتای من هەشتای پێشمەرگە زانیاری من پارات ئیعلام من پارەیت و و لەوەیە کەی ئامادەنینەتە ناو بەڵام لە گواستنەوە زراعەت یەک کێشەمە و ئەشیدەن بە هەڵە بشترن مامۆستا فوات ببوورە زۆر بەداخەوە دیارە گرفتی سەوتمان زۆرە چەندە بابەتەکە زۆر گرنگ و هەستیار وە پێویستە بۆی کە هاوڵاتیان ئێمە هوشیار بن لەوەی کە هەمیشە دەسەڵات چۆن مامەڵە دەکا بە تایبەتی ئەوەی کە ناوڕۆکی تەوەرەکەمان بوو هەڵمەتی ڕووخاندنی مزگەوتەکان لە وڵاتی میسر ئێستا کە ماوەیە کە دەستی پێکردووە نزیک بە 200 مزگەوت ئێستا لەلایەن دەسەڵاتە سەرکوتکارەکەی سیسیەوە ڕوخێنراوە بەداخەوە بۆ هی گرفتی سەوتەوە ناتوانین زیاتر بەردەوامی لەگەڵ تا بۆ هیوای کە لە بەرنامەکانی داهاتوودا بتوانین زیاتر لە خزمەتەوە بینەرانی ئازیز و خۆشەویستیشدا بین. وڵای زان بەم شێوەیە بەرگە بابەتەکانی ئەم بۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ بینەریتان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.